بینەرانی پەیجی کەناڵی ڕانێ و کەناڵی ڕانێ دووار سڵاوتان لێبێت. یاریەکە کۆتایی پێهات. یاریەکە یاری کۆتایی بوو لە خولی دەرینەکانی کوردستان کە بە سەرپەرشتی و چاودێری بەشی وەرزشی کۆمیتە ڕێکخستنی ڕانێ و لیژنەی تیپە میلەکانی ڕانێ لە ژێر ناونیشانی لە یادت ناکەین مستەفا ئەحمەد سەعید جێگیری مەڵبەندی 24 ڕاپەڕی خولەکە بۆ سەرجەم قەزا و ناحیەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بوو. یاریەکە یاریزانە دێرینەکانی هەڵەبجە توانیان بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یاریزانە دێرینەکانی هەولێر ببەنەوە، توانیان ببنە پاڵەوانی ئەم خولە دێرینە. وەک باسمان کرد بە سەرپەرشتی و چاودێری بەشی وەرزشی کۆمیتە ڕێکخستنی ڕانێ و لیژنەی تیپە میلەکانی ڕانێ سازکرا بوو لە ژێر ناونیشانی لە یادت ناکەین خواڵی خۆش بوو مستەفا ئەحمەد سەعید جێگیری لێپسایی مەڵبەندی 24 ڕاپەڕین و باسمان کرد خولەکە بۆ سەرجەم قەزا و ناحیە و پارێزگاکانی هەرێمی کوردستان بوو. یاری کۆتایی لە یاریگای ئازادڕەش لە نێوان یاریزانە دێرینەکانی هەڵەبجە و هەولێر بەڕێوەچوو. یاریزانە دێرینەکانی هەڵەبجە توانیان بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یاریزانە دێرینەکانی هەولێر ببەنەوە. یاریەکە ڕاستەوخۆ لە پەیجی کەناڵی ڕانێ و هاوکات لە کەناڵی ڕانێش بۆ ئێوەی ئازیز گوازرایەوە. ئەمەش مەراسمی دابشکردنی خەڵات و خولەکەیە کەمیشتر خەڵاتەکە ئەمە هاوکارم بێستون ئیبراهیم دیمەنەکەم خاتە سەر یاریزانەکانی کوردستان بوو یاریزانە دێرینەکانی هەڵەبجەوە کە بوونە پاڵەوانی خولەکە بۆ هەواڵی کۆچ کردومان بەڕێز مستەفا ئەحمەد سەعید جێگر لێ برسایی مەڵبەندی 24 ڕاپەڕین کرابەوە. دیارە سوپاسی هەموو تیپە بەشدار بۆکان دەکەین و سوپاسی هەموو ئەو بەڕێز و لایەنانە دەکەین کە لە سەرخستنی ئەو خولەدا هاوکار و پاڵپشت و پشتیوانمان بوون. سوپاسی هەریەکە لە بەڕێزان بەڕێز کاک حاکم هەمزە بەڕێز کاک ئاڤێستا لێ پرسایی بۆردی وەرزشی ویانەی وەرزشی ڕانیە دەکەین کە هاوکارمان بوون لە سەرەتای خولەوە تا و کۆتایی و زۆر سوپاسی سەرۆک و ئەندامانی لیژنەی باڵا دەکەین. دیارە یاریەکانی ئێمە هەر لە ڕانیە نەبووە لە شارەکانی کەش بووە کە ئەرچی بەڕێوەبردننی خولەکە لەگەڵ ئێمە کەوت بۆ سەرشانیوان و سوپاسی بێ پێیانمان بۆ لیژنەی تیپە میلەکانی ڕانیا کە لەو چالاچە و لە سەردەم چالاچەکاندا هاوکار و پاڵپشتی ئێمە بوون. سوپاسی ڕاگەیاندنکار و فۆتۆگرافەرە بەڕێزەکان دەکەین لە تەواوی خولەکاندا ڕووماڵی چالاچەکانی ئێمە دەکەن. زۆر سوپاسیان دەکەین بەڕێزان بە داوای لێبوردنەوە لەبەر زۆری میوانەکان و کەمی خەڵاتەکان ناتوانین بەشداری بە هەمووتانکەین بۆیە دەبێ بمان بورن. ئێستاش وتەی بنەماڵەی کۆچ کردو لەلایەن کاکچیا کوڕی کاک مستەفا ئەحمەد سەعیدی کۆچ کردو دەخوێنرێتەوە با بفەرمێن. بە ناوی خوای گەورەی میهرەبان بە ناوی بنەماڵەی کۆچ کردو هەواڵ مستەفا ئەحمەد سەعید جێگری لێپرسایی مەڵبەندی 24 ڕاپەڕین بە خێراتنیشتی گەرمی میوانە بەڕێزەکان دەکەین. بە خێر بێن سەرسەر و سەرچاومان پیرۆزبایی خۆم ئاراستەی هەردوو تیپی دێرینەکانی هەڵەبجە و دێرینەکانی بنەسڵاوە دێرینەکانی بنەسڵاوی هەولێر دەکەم کە توانیان بگەنە یاری کۆتایی. پیرۆزباییش لە پاڵەوانی خولەکە دەکەم. دەمەوێت بە ناوی بنەماڵەکەمانەوە زۆر سوپاسی ناوەندی وەرشی کۆمیتەی ڕێکخستنی ڕانیە بکەم کە بە هاوکاری لیژنەی تیپە میلەکانی ڕانیا خولێکی دێرینی کوردستانیان وەکو ڕێزێک کردە دیاری بۆ باوکی خۆشەویستم. زۆر سپاس بۆ هەموو ئەو کەسولایەن و بەرپرسە حیزبی دەکەم کە هاوکار و پاڵپشتمان بۆ تەواوکردنی ئەم خولە. بە خێر بێن زۆر سپاس. بەڕێزان دیارە زۆر سپاسی بۆردی وەرزشی مەڵبەندی 24 ڕاپەڕین دەکەین کە هەمیشە لێک تێگەشتن و هاوکاری هەیە لە نێوانماندا بۆ تەواوکردنی چالاچەکان و سپاسی بێ پێیانمان بۆ لێپرساوی کۆمیتەی ڕێکخستنی ڕانیا کە هەمیشە هاوکار و پاڵپشت بووە و هاندەرێکی باشە بۆ چالاچەکانمان. بەڕێزان ئێستا دەست بە دابەشکردنی خەڵاتەکان دەکەین لە ناوبژیوانەکانەوە دەست پێ دەکەین. بەڕێز مامۆستا هێمن ڕاهێنەری یانەی ڕانیە با بفەرمێ بۆ دابشکردنی خەڵاتی ناوبژیوانەکان و داوا لە ناوبژیوانە بەڕێزەکان دەکەین بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵات.
بەڵام ئەوەک دیارە مەڕاستمی دابشکردنی خەڵاتە لەلایەن ڕاهێنەری زۆر یانەی سپاس بۆ ڕانیە مامۆستا ڕاهێنەریانی وەرزشی ڕانیە ناوبژێوانانی یاریەکە بەشی ڕخسنی کۆمیتێ ڕخسنی ڕانیە با فەرمێ بۆ دابشکردنی خەڵات داوا لە ڕاگەیان کارە بەڕێزەکان دەکەین بفەرمو بۆ وەرگرتنی خەڵات زۆر سپاس بۆ کاک محەممەد مامە بەڕێز مامۆستا سۆران سەرۆکی لیژنەی باڵای هەڵەبجە با فەرمێ بۆ دابشکردنی خەڵات بەڕێزان فۆتۆگرافەرە بەڕێزەکانی ئامادەبوو یاری کۆتایی با فەرموو بۆ وەرگرتنی خەڵات کاک سەرباز بڕۆ بۆ خۆش سەربازی کاک بستم زۆر سپاس بۆ مامۆستا سۆران بەڕێزان دەست دەکەین بە دابشکردنی خەڵاتی هەردوو تیپ سەرەتا تیپی دووەم بانگێش دەکەین بەڕێز کاک بەختیاری لیژنەی باڵا بفەرمێ بۆ دابشکردنی سێ خەڵاتی تاک بۆ تیپی دووەم داوا لە سێ یاریزانی تیپی دووەم دەکەین بفەرموو بۆ وەرگرتنی خەڵات زۆر سپاس بۆ کاک بەختیار بۆ دابشکردنی خەڵات بەڕێز کاک عەبدوڕەحمان لێ پرساوی کۆمیتێ چوار قوڕنای با بفەرمێ بۆ دابشکردنی خەڵات سێ یاریزانی تری تیپی دووەم بفەرموو بۆ وەرگرتنی خەڵات زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان بۆ دابشکردنی خەڵات بەڕێز کاک بەکەر ڕەسوڵ لێ پرساوی بەشی ڕەخسنی مەڵبەندی 24 راپەڕی بفەرمێ بۆ دابشکردنی خەڵات سێ یاریزانی تیپی دووەم بفەرموو بەڵێ بینەرانی کەناڵی ڕانیە و پیجی کەناڵی ڕانیە دووبارە سڵاوتان لێ بێت ئەمە مەڕاستمی دابشکردنی خەڵاتەکانە خەڵاتی خولی دەرینەکانی کوردستان کا بەسەر پەرشتی و چاودێری بەشی وەرزشی کۆمیتە ڕێخستنی ڕانیە و لیژنەی تیپەمیلەکانی ڕانیە بەڕێوە چوو لە یاری کۆتاییدا یاریزانە دیرینەکانی هەڵەبجە توانیان بە ئەنجامی سێ گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یاریزانە دیرینەکانی بنەسڵاوی هەولێر ببەنەوە خولەکە لە ژێر ناونیشانی هەرگیز لە یادت ناکەین خوا لە خۆش بۆ مستەفا ئەحمەد سعید جێگیری لێ پرسای مەڵبەندی 24 ڕاپەڕین بەڕێوە چوو لە ئێستا ئەشتاوەک دەبینن مەڕاستمی دابشکردنی خەڵاتەکان بەردەوامە یاریزانە دیرینەکانی هەڵەبجە توانیان ببنە پاڵەوانی خولەکە بەڕێز مامۆستا قەیسەر با فەرمێ بۆ دابشکردنی خەڵات
زۆر سپاس بۆ مامۆستا قەیسەر بەڕێز کاک محەممەد شاگ مەروان لێ پرساوی پەیوەندیەکانی مەڵبەم فەرمێ بۆ دابەشکردنی خەڵات ئەوە دێ ماما بڵێ لە دوای زۆر سپاس بۆ کاک محەممەد شا مەروان بەڕێز مامۆستا ئەردەڵان با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات زۆر سپاس بۆ مامۆستا ئەردەڵان سەرۆکی یانەی وەرزشی هەڵەبجە داوا لە یاریزانانی بنەسڵاوی هەولێر دەکەین بمێنەوە لە کۆتاییدا ڕسمێکی جەماعی دەگرین ئێستاش خەڵاتی تیپی یەکەم دابەش دەکەین بەڕێز مامۆستا ڕەعیم با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات داوا لە سێ یاریزانی دێرینەکانی هەڵەبجە دەکەین بفەرمون زۆر سپاس بۆ مامۆستا ڕەعیم بەڕێز کاک پیرۆت لێ پرساوی کۆمیتێ عەجیاوە بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات ئوستاد سێ یاریزانی ترتان بفەرمێ بەڵێ بینێرانی کەناڵی ڕانی و پیجی کەناڵی ڕانیامە دەیبینن دابشکردن مەراسمی دابشکردنی خەڵاتەکان بەسەر یاریزانە دێرینەکانی هەڵەبجەیە کە توانیان ببنە پاڵەوانی خولەکە لە یاری کۆتایی لە یارگای ئازادڕژ لە یاریزانە دێرینەکانی بنەسڵاوی هەولێریان بردەوە بە ئەنجامی سێ گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ ئەمە ئەستافی تەلەڤیزیۆنی ڕانیا لەگەڵ هاوکارانم بێستون ئیبراهیم و مەڵبەند غازی من محەممەد سەفان لەگەڵتان بووم بۆ گواستنەوەی یاریەکە زۆر سپاس بۆ کاک پیرۆت بەڕێز مامۆستا تەحسین با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات زۆر سپاس بۆ مامۆستا تەحسین بەڕێز کاک مەجید کارجێڕی مەڵبەندی 24 ڕاپەڕین بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات ئوستاز باسێکەمان بۆ بێ زۆر سپاس بۆ کاک مەجید بەڕێز کاک سەربەز جیهاد با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات
زۆر سپاس بۆ کاک سەربەست بەڕێز مامۆستا کەمال بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات. زۆر سپاس بۆ مامۆستا کەمال. بەڕێز کاک سەلام خۆشناو با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی باشترین یاریزانی یاریەکە. باشترین یاریزانی یاریەکە کاکۆشمەند لە دێرینەکانی هەڵەبجە با بفەرمێ. زۆر سپاس بۆ کاک سەلام خۆشناو. بەڕێز مامۆستا سۆران فەقێ با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی باشترین گۆڵپارێز. باشترین گۆڵپارێز کاک ئەیوب عوسمان با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات. زۆر سپاس بۆ مامۆستا سۆران. بەڕێز کاک عەبدولکەریم ڕەمەزان با بفەرمێ بۆ خەڵات دابەشکردنی باشترین خەڵاتی ڕاهێنەر. بەڕێز کاک بێساران وەکو باشترین ڕاهێنەری خۆل با بفەرمێ. زۆر سپاس بۆ کاک عەبدولکەریم. بەڕێز کاک تا حەسەن با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی گۆڵکاری خۆل کاکۆشمەند با بفەرمێت. زۆر سپاس بۆ کاک تا حەسەن. خەڵاتی تۆ بۆ هەردوو تیپی لایانی کۆتایی. بەڕێز مامۆستا عاجی با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات. داوا لە هەردوو تیپ دەکەین سەر و نوێنەرێکیان بنێرم بۆ وەرگرتنی خەڵات. بڕۆ ئوستاز. زۆر سپاس بۆ مامۆستا عاجی. دوو خۆشەویستمان هەیە لەسەر یاریگای ئازادەڕەشی ڕانیا کاک محەممەد تەمزە و کاکەرێم خەڵات تایبەتیان بۆ دابین کراوە. داوا لە بەڕێز ئۆستا سەفەر دەکەین بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتەکەیان.
بەڵێ بینەرانی کەناڵی ڕانە و پیجی کەناڵی ڕانە لەگەڵ هاوکارانم بێستون ئیبراهیم و مەڵبەند غازی لەگەڵتانین ئەمانە یاریزانە دێرینەکانی هەڵەبجەن کە توانیان ببنە پاڵەوانی خولی دێرینەکانی کوردستان کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی چاودێری بەشی کۆمیتەی بەشی وەرزشی کۆمیتە ڕێکخستنی ڕانێ و لژنی تیپەمیلەکانی ڕانێ بەڕێوەچوومە یاریزانە دێرینەکانی هەڵەبجەن توانیان ببنە پاڵەوانی خولەکە بە ئەنجامی سێ گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یاریزانە دێرینەکانی بنە سڵاوی هەولێریان بردەوەدا بەشکردنی خەڵاتەکان بەردەوامە ئەمە کارمەندە ماندووەکانی یانەی ڕانی و یاریگای ئازادە ڕەشن کە خەڵات دەکرێن ستا سەفەر بۆ دابەشکردنی خەڵات بەڕێزان دێرینەکانی هەڵەبجە پێنج خەڵاتی ڕێزلێنانیان ئامادە کردووە داوا لە مامۆستا لەتیف دەکەین بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات بنەماڵەی کۆچ کردو هەڤاڵ مستەفا ئەحمەد سەعید بفەرمو بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانی دێرینەکانی تیپی هەڵەبجە زۆر سپاس بۆ کاک لەتیف بەڕێز مامۆستا سامان یوسف با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بەڕێز ماماوان سەرۆکی لیژنەی باڵای راپەڕین با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات زۆر سپاس بۆ مامۆستا سامان بەڕێز کاک بەختیاری کاک ئیقبال ڕەشید بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات دێرینەکانی بنەسڵاوە بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانی دێرینەکانی هەڵەبجە زۆر سپاس بۆ کاک ئیقبال بەڕێز مامۆستا جەواد جەمیل بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی ڕێزلێنان خەڵاتی ڕێزلێنانی دێرینەکانی هەڵەبجە بۆ بەڕێز حاجی دیدار با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات زۆر سپاس بۆ مامۆستا جەواد بەڕێز مامۆستا کاوە بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بەڕێز بێسوون مامسوار بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانی دێرینەکانی هەڵەبجە زۆر سپاس بۆ مامۆستاکەوە بەڕێزان ناوەندی وەرزشی کۆمیتەی ڕێخستنی ڕانیا 4 خەڵاتی ڕێزلێنانی دابین کردووە بەڕێز کاک ئیسماعیل بەعری بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات یانەی وەرزشی ڕانیا بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانی ناوەندی وەرزشی کۆمیتە بڕیار زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل بەعری بەڕێز کاک شێخ عیسامەدین بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات بەڕێز کاک شێخ عیسامەدین بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات خەڵاتی ڕێزلێنانی ناوەندی وەرزشی کۆمیتە بۆ لیژنەی باڵای راپەڕین بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات
زۆر سپاس بۆ کاک سامەدین بەڕێز کاک محەممەد زاف فەرمێ بۆ دابەشکردنی خەڵات بەڕێزان لیژنەی تیپە ملیەکانی ڕانیە بفەرمو بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانی ناوەندی وەرزشی کۆمیتا زۆر سپاس بۆ کاک محەممەد زاف بەڕێز کاک ڕەسوو با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات خەڵاتی ڕێزلێنانی ناوەندی وەرزشی کۆمیتەی ڕێخستنی ڕانیە بۆ تەلەڤیزۆنی ڕانیە با بفەرمون بەڵێ ئێستا بەڕێز مەڵبەند غازی بەڕێبەری کەناڵی ڕانیە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا لە پای ئاوکاری و ماندووبوونی ستافی یانەی ڕانیە بە لەم خولەدا و گواستنەوە یاری کۆتایی و مەڕاستیمی دابشکردنی خەڵاتەکان دووەمی خولەکەمان دابش دەکرێت بۆ تیپی دێرینەکانی بنەسڵاوە داوا لە سەر جەم یاریزانەکان دەکەین بفەرمونون بۆ ئێرە بۆ وەرگرتنی خەڵاتەکە داوا لە هەر یەک لە بەڕێزان کاکشوان لێپرساوی کۆمیتەی ڕێخستنی ڕانیە کاک دکتۆر ئیبراهیم سەرۆکی لیژنەی تیپە ملیەکانی ڕانیە کاکچیا کوڕی کاک مستەفا بفەرمن بۆ دابشکردنی خەڵاتی دووەم بەڵێ بینێرانی پەیجی کەناڵی ڕانە و کەناڵی ڕانیە ئەمە دابشکردنی خەڵاتی دووەمی خولی دێرینەکانی کوردستانە بەسەر یاریزانە دێرینەکانی بنەسڵاوە کە پلەی دووەمی خولەکەیان بەدەستێنە من محەممەد سفام لەگەڵ هاوکارانم بێسون ئیبراهیم و مەڵبەند غازی لەگەڵتان بووین بۆ گواستنەوە ڕووماڵکردنی یاریەکە و واکات ڕووماڵی دابشکردنی خەڵات ئەمە خەڵاتی تیپی دووەمە واتە خەڵات بۆ یاریزانە دێرینەکانی بنەسڵاوی هەولێر کە توانیان پلەی دووەمی خولەکە بەدەست بهێنن یاریزانانی یاریزانە دێرینەکانی هەڵەبجە بە چەپڵە پێشوازی لە خەڵاتی پلەی دووەمی یاریزانە دێرینەکانی بنەسڵاوی هەولێر دەکەن خەڵاتی یەکەمی خول دابش دەکرێت لەلایەن کاک عومەر بەڵێ ئێستاش خەڵاتی یەکەمی خولەکە یەکەمی خولەکە بەس دابش دەکرێت دەدرێتە پاڵەوانی خولەکە یاریزانە دێرینەکانی هەڵەبجە لە کاتی دابشکردنی خەڵاتەکانی زۆربەی خەڵاتەکانی کەسی ئەوانەی کە بوونە ئەو یاریزانانەی بوونە خەڵاتی براوەی کەسی لە یاریزانەکە دێرینەکانی هەڵەبجە بوون ئەمەش کە دەبیندرێت یاریزانە دێرینەکانی هەڵەبجە خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی خەڵاتی پلەی یەکەم خەڵاتی پاڵەوانی خول جامەکە بەرز بکەنەوە لەلایەن بەڕێز کاک عومەری زەڕەنگرەوە خەڵاتەکەیان پێشکەش دەکرێت وەک لە کاتی بەڕێوەچوون یاریەکەش ئاماژەمان پێکرد ڕاستە بەتەمان هەڵچاون بەڵام حەز و خولیایان بۆ وەرزش وەک یاریزانێکی تازە لاوە بوو پیرۆزبایی لە یاریزانە دێرینەکانی هەڵەبجە دەکەین بە بۆنەی بوون بە پاڵەوانی خولەکە خولی دێرینەکانی کوردستان بەسەر پەرشتی و چاودێری بەشی وەرزشی کۆمیتەی ڕێخستنی ڕانیە و لیژنەی تیپە میلیەکانی ڕانیە لەژێر ناونیشانی لە یادت ناکەین بۆ خوا لێ خۆش بە مستەفا ئەحمەد سەعید جێگیری لە پرسای مەڵبەندی 24 ڕاپەڕین بۆ سەرجەم یاریزانە دێرینەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو لە یاری کۆتایی ئەمە کۆتایی مەڕاستیمەکەی یاریزانە دێرینەکانی هەڵەبجە جامی پاڵەوانی خولەکەیان بەرز کردوتەوە وێنەی دواوێنەی یادگاری دەگرن ئاستێکی بەرزیان پێشکەش کرد خەڵاتە کەسەکانیش سەرجەمیان بۆ یاریزانە دێرینەکانی هەڵەبجە بوو لەگەڵ هاوکارانم بێسون ئیبراهیم مەڵبەند غازی من محەممەد سفام لەگەڵتان بووم بۆ ڕووماڵی دابشکردنی خەڵاتەکان سوپاس بۆی کە تا ئێستا بینەرمان بوون خواتان لەگەڵ
بەڵامە وێنەی یادگاری جامی پاڵەوانی خولەکەیە یاریزانە دێرینەکانی هەڵەبجە یەکێک لەو یاریزانە بەڕێزانە ئەگەر بتوانانی قسەمان بۆ بکەی بۆ کەناڵی ڕانیە زۆر خۆشحاڵم وتی بەڕستان لەسەر خولەکە و بوونە پاڵەوان و بۆ پێی زۆربەی خەڵاتی تاکە کەسێکانشتان بەدەستێنا دەستان خۆش بێ خولەکە خولێکی سەرکەوتوو بوو بە درێژایی چەند مانگێک من بەڕاستی زۆر ینی حەزم بم جۆرە بتوڵانە هەیە لە کوردستانە وێنەی کەم بوو زۆر بتوڵە بەشداریم کردووە تەنانەت لە خولی کوردستانی ساڵانی ڕابردوو لە کاتی گەنجەتی یاریشم کردووە بەس ئەم خولەیەم زۆر بەلاوە خۆشتر بوو بەڕاستی بە حکمیەوەی تەمەنم هەڵکشاوە بە حکمیەوەی کە ناتوانم یاری کەم لە یانەکانە بەس بەڕاستی بتوڵەیەکی لە ڕادە بە دەرخۆش بوو زۆر جێگەی ینی باسکردنە بەڕاستی من دەستخۆشی لە تیپی هەولێری ژەکەم ئاسێکی باشیان پێشش دیارە ئێمەش خی گەورە مەفەقی کردین و توانیمە بین بەیەکەم کەشی یاریگای ئازادە ڕۆژ و ڕانێتان چۆن بینی زۆر خۆشە ینی من ڕانیم خۆشە وەکو شخصی جمهوریشیانم لە دەورەی کوردستان ئاگام لیان متابعیانەکەم زیاتر جمهوریانم جمهوری کاگهێ منم مامۆستا هێمنی بەڕێزەوە لە نزیکەوە برادری عزیزی منە من لە کۆنەوە ئەهلی ڕانی و قەڵاتزێ نەبێ بمەتەخوا شایەتی ئەم قسەیەمە هەمیشە ئەهلی ڕێز و میوانداری کردمن لە 2000ەکانە 2000 هاتوین لەو کاتەوە ئەهلی ڕانیە لەگەڵ سەماوە ئەهلی بەڕێزن ئێمەژۆ کەناڵی ڕانی بەناوی سەرجەم هاوڵاتیانی ڕانی و پیرۆزبایتان لێ دەکەین پاڵەوانی خۆشحاڵم زۆر بەڕێزم بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش ئەگەر ماماوات کاتی هەبێت ماماوە جەم بفەرمووی بێت ئێرە لێدوانی بەڕستان لەسەر لێدوانی بەڕستان لەسەر کۆی خولەکە و یاری کۆتایی خولەکە چۆن دەستان خۆش بێ زۆر سوپاسی ئەو کەناڵە قەشەنگ و جوانە دەکەم دیارە ئەم خولە بەندە پێشنیاری کرد بۆ بەشی وەرزشی کۆمیتەی ڕانیە بە هەمانگی لەگەڵ لیژنەی تیپە ملیەکانی ڕانیە بە خۆشحاڵیەوە قوبوڵیان کرد و خولێکیان کردەوە لەسەر ئاستی کوردستان بۆ دێرینەکان کە هەڵەبجە و دێرینەکانی کوردستانی هەڵەبجەوە بنەسڵاوی هەولێر چوونە یاری کۆتایی هەڵەبجە توانی بە ئەنجامی 3-2 لە دێرینەکانی بنەسڵاوی هەولێر بباتەوە دەمەوێت دەستخۆشێکی زۆر لە ناوەندی وەرزشی کۆمیتەی ڕانیە بکەم کە بەڕاستی بە هەموو توانایەکەوە توانیان دەورەکە باش و جوان و بەپێز بکەن و هەروەها لیژنەی تیپە ملیەکانی ڕانی هەماهەنگ بوون و لیژنەی باڵای تیپە ملیەکانی ڕاپەڕینیش هاوکاری تەواوی یاریەکانمان بوون بەدەر لە یاریەکانی ناوڕانێ چەند یاریەکیشمان هەبوو لە دەرەوەی شاری ڕانەکە ئەندامانی لیژنەی باڵا ئەرکیان کێشا و خولەکانی ئێمەیان یاریەکانی ئێمەیان جێبەجێ دەکرد دەستخۆشیشمان بۆ ئێوە هەیە زۆر سپاس بەڵە بینەرانی خۆشەوی زەمەی بینەری بوون کۆتایی مڕاستیمەکە بوو یا یاریزانە دێرینەکانی هەڵەبجە بوون بە پاڵەوانی خولەکە و زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بوون کاتێکی خۆشخواتان لەگەڵ